سەرقاڵی نۆژەنکردنەوەی درز و کەلێنی دیوارە کۆن و داڕوخاوەکانی قوتابخانەکان. قوتابخانەکە نزیکەی 45 ساڵە دروستکراوە و هاوشێوەی بەشێک لە خوێندنگە و قوتابخانەکانی تر بەوەی کۆنی و نەشیاویەوە مەترسی داڕمانی لێ دەکرێت. پارەی تەرخانکراو بۆ نۆژەنکردنەوەکە لەسەر ئەرکی کەسوکاری خوێندکاران و داهاتی فرۆشگای قوتابخانەکەیە. ئێمە هەموو ساڵێک بە هاوکاری قوتابیان و باوکی قوتابیان و بەو پارەی کە لە حکوومەت ئەینێرێ بە حانوتەکان وەریەگرین دەستێنین بە قوتابخانە ئەگەر باران زۆر بێت و ئەوانە مەقبیلانە قابلی جوڵان هەندێک جار دزی گەورەیەتی یەکەوێ ئەگەر زوو نەشی بە پێشوازی لەوانەیە بڕوخەو بێتەوەی ئەو چەند کۆمەڵی مەکتەبمان بینی لە ساڵان ڕابردووە کە دیوار ڕووخاو بووەوەی مردنی چەند قوتابیەک. چەندی ساڵە بە پاساوی قەیرانی دارایی و نەبوونی پارەی پێویست کەمترین بینای قوتابخانە و خوێندنگا لە هەرێمی کوردستان دروستکراوە و ئەوانشی دروست دەکرێن یاخود نۆژەن دەکرێنەوە بە زۆری لەلایەن خێرخوازان و ڕێکخراوە ناحوکمیەکانەوە پارەیان بۆ دابین دەکرێت. بە پێی ئامارەکان لە سنووری پەروەردەی سلێمانی 149 قوتابخانە و خوێندنگا بەوەی کۆنی و نەشیاویەوە مەترسی داڕوخانیان لەسەرە و لەو ژمارەیە 43 دانیان بە تەواوی مەترسی هەرسێنان و داڕمانی لێ دەکرێت. بەرپرسانی پەروەردەش دەڵێن نۆژەنکردنەوەی و خوێندنگانە ملیارێک و 647 میلیۆن دیناری پێویستە. لە دوای ئەوەی کە قەیرانی دارایی هەبوو ئەوەی کردو ماوردەوردا پێویستی بە تعمیر بوو هەندێک مەکتەبمان پێویستی بە ڕووخان بوو. ئێمە ساڵی ڕابردوو 477 میلیۆنمان بۆ تعمیرات بەکارهێناوە و ڕێکخراوی بارزانیش 50 مەکتەبی بۆ تعمیر کردوونێتوانێ هەر قوتابخانەیەک بە بڕی $10,000 کە ئەمە شوێنی خۆی گرتووە و ڕێکخراوی مناڵ پارێز و ڕوانگەشمان هەیە لیستمان داونەتێ. لا سنووری پارێزگای سلێمانی 1870 خوێندنگە و قوتابخانە و باخچەی ساوایان هەن. ئەم ساڵیش ڕێکخراوەکان و خێرخوازان 5 بینای نوێیان دروست کردووە وا بڕیارە بەبای 15 ملیار دینار 23 بینای نوێ تەواو بکرێن کەچی بە بەراورد بە زۆری ژمارەی خوێندکار و قوتابیان سەرجەم ناوەندەکانی خوێندن 2 دەوامی و 3 دەوامین. ڕزگار جەبار کەیێنێن سلێمانی.